بصمي ثقافتك الفارسية شنا صيفي بحسي كردانك لم يقتل الشيعة فقط بل قتل المصريين جماعة يعني مصري بناوي خوي بخشندي بيربان فربط البخيرات نتانا كان بو بانيلا النوعي كأمروزان كل كشبيدان فيها الصاوة لقلنا ولدي كردستانا طبعا ام بانيلا تايبة بكساتي دياري جيهان نلن هي كرد كساتي دياري جيهان صلاح الدين ايوبي واز لو بين ام كساتي چی بو كرد كدو يا چی بو كرد نكدو هر خوي بو خوي بوي كسينما جيهان يكاني بخوي وسرقال كدو لم سردمايا باشا ماوەیەکی دوور و درێژ تەواوی ڕۆژهەڵات ناسەکان لێکۆڵینەوە لەسەر ژیاننامەی بکەن ئەمە ئەگەر کەسایەتیەکی ئیجابی زۆر کاریگەر نەبێت چییە دەرکەوتەیەکی هەڵکەوتەی ناو خانەوادەکەی خۆی نەبێت ناوی ئەنەی چی کەسایەتی وەکو سەلاحەدینی ئەیوبی ئێمە لە ئەمڕۆدا هەر ئەوەی کە کردبێتی کوردەکان لە ناوچە شاخاویەکانەوە هەڵی کەندبن کە ئێستا چەندین شوێنمان لە ئوردون لە میسر چەندین شوێنمانەیە بە ناوی کوردەکانەوە ئەمە ئەگەر ئیجابیار نەبێ بۆ کورد چییە دوجار سەلاحەدین ئەیوبی پێش خۆی ئەوانەی کە هاتە قودسیان داگیر کرد چ مێژوویان تۆمار کرد چیان کرد لە ناوچەکەیان چیان بەرجەستە کرد بەڵام کاتە سەلاحەدین ئەیوبی ئەچێتە ئەوێ ئەمە قسەی من نییە واز لە سەرچاوەی ئیسلامیەکان بێنە سەرچاوی ڕۆژهەڵات ناسیەکان لایەنە ئینسان دۆسیەکەی مرۆڤ دۆسیەکەی سەلاحەدین ئەیوبی لە ڕزگارکردنی قودسا چی پێشکەش کرد ئەمە مایە شانازیە بۆ ئێمە لەوە گەڕێکە هەندێک نووسەری کورد لە کەسایەتی سەلاحەدین ئەیوبی ئەدەن بەوەی کە چی کردووە بۆ کورد کەسایەتی سەلاحەدین ئەیوبی لە سەردەمێک کاشیاوە ئێمە بە پێودانگی ئەمڕۆ نابێ هەڵسەنگاندنی بۆ بکەین بەڵام ئەوەی کە ناوی زیندوە و لە ئەمڕۆیە کە ڕاستی وەکو فریاد ڕستێک هەموو لایەک بۆی ئەڕوانن ئەمە خۆی بۆ خۆی نەمری ئەم پیاوە ئەم زاتە گەورەیە گەێنێ کە لە مەدرسەی عەرفانە گەورە بووە بە هەویری ئەم ئیسلامە شێدراوە کەسایەتێک کە لە ڕووی جەستەیەوە لاواز بووە نەخۆش بە نەخۆش بەڵام ئەم هیممەتە گەورەیە چییە تورک و عەرەب لەگەڵ لەژێر ئاڵای ئەوە لە میسرا کۆ ئەکاتەوە لەگەڵ خۆیان ئەیاندا بۆ ئەم لا ئۆلا هەڵیان ئەسوڕێنێ ئیشیان پێ دەبەرۆ یعنی نەک پانێڵێکی ئاوە بەدەیا کۆنفرانسیان بزاتە مەزنەیە کە خزمەتێکی بەرچاوی بە مرۆڤایەتی گومانیتیانی بەس داخەکەم ئێستا ئەمڕۆ یعنی بە شێوازی لە شێوازەکان ئەو فلیمە تورکی کە ئێستا نمایشە کرێ کە ئەوێت مۆڵکێکی کوردی لێدا بڕێ لەبەرڕووی کەسانی غیری ئێمە دراوسەکان ئیش لەسەرەماکەن سەلاحەدین بکەن بە موڵکی خۆیان بەس ئێمە داخی گرانم تا ئێستا نووسەری کورد بەسەنجەوە بۆم کەسایەتە ئەڕوانێ کە ئەگەر ئەمە شێواندنی وێنای مێژووی ئەم کەسایەتیە نەبێ و لاوازی خۆمان نەبێ کە میمۆریمان تیان نییە ئەمانەوەی کەسایەتەکانی خۆمان لە کەسایەتەکانی خۆمان بە هیچی تر نییە ئەمە وای کردو کە ئێمە چووکە خاوەنی دەوڵەتێک دەبین خاوەنی پێگی خۆمانین ئەم بیکردنەوە لاوازەمانە بکەینە ژێر کاریگەری ئەو بەڵام ڕۆستی درێوسەکانمان کە چۆن ئیهتیمام بەم کەسایەتە گەورەیان ئەدەی هەوسەدە ناوێ ماستەر و دکتۆرا لەسەر لایەنە پرچنگدارەکانی ئەم زاتە مەزنە هاتوون باوەڕ کە قسە بۆ تۆ ئەوکە من ناخم ئەو کوڵێ نازانم وشەکان شەڕم لەگەڵاکەن کامیان دەست پێشخەری بکەم بەس بە ئەمەندە کافی بەبەوەی کە مە دەردەڵێکە یەکەم کە نووسەری کورد زوڵم لە خۆیەکە کە ئەوێ لە کەسایەتی ئەم گەزاتە مەزنە باڵ لە ڕاستەیە کاتێک باز لە سەرکردەی گەورە سەلاحەدین ئەیوبیەکەین ئەڵێن سوڵتان سەلاحەدین توانیوێتی نمونەیەکی جوانی گەورە بۆ ئێمەینەوەی بەجێ بێڵێت هەمووەکو سەرکردەیەکی موسڵمان هەمووەکو کەسایەتیەکی کورد لە ڕاستیە ئەم کەسایەتیە گەورەیە تا ڕادەیەکی زۆر ئەتوانێت بڵێن حەقی خۆی نەدراوەتێ کە کار لەسەر مێژۆکەی بکرێ کار لەسەر لێبوردەیەکەی بکرێ کار لەسەر ئەو ڕەوشتە جوان و ئەخلاقە جوانی بکرێت کە ئەوروپا پێش ئێمە پێی معجەب بوون لەبەرەوە جێخۆیەتی لە زانکۆکان لە ناوەندە زانستیەکان بتوانین ئەم کەسایەتیە بە شێوازێکی وا بناسیینەوەوان و دراسی بکەین کە نەوەکانی ئەمڕۆمان ئێمەین شانازی پێ بکەین لەبەرەوە زانکۆی گەشەبێدانی مرۆیی هەستاوە بەوەی کە پانێڵێک لەم بوارە لەلایەن پسپۆڕانەوە بە ئەنجام بگەێنێت کە بتوانێت ئەم سەر لە نوێداڕشتنە و دۆزینەوەی هەموو لایەنەکانی ئەم سەرکردەیە
ئەم پیاوە مەزنە بێنێتەوانێ و قسەی لەسەر بکە. هەروەها ئەگەر بێت و باز لە نووسینەکان بکەین لە کتێبەکان بکەین ڕاستە هەندێک سەرچاوە هەن باس لە سەرکردەیەکی گەورەی و سەلاحەدینەکەن بەڵام هێشتا ئەتوانین بڵێن حەقی خۆی نەدراوەتێ بۆیە ئێمە لە یەکەی دەستنووس و هەروەها سامانی کللتوری زانکۆی گەشەپێدانی مرۆیی هەوڵ ئەین بە بەردەوام و کاریشمان لەسەر کردووە کە زانا گەورەکانی میلەتەکەمان ئەو بابەتانەی کە هەیەە لە مێژووە ئەو نووسراوانەی کە لەسەریان نووسراوە لە وڵاتانی دراوسەوی لە هەر شوێنی دنیا بێ بیهێنینەوانێ و بتوانین بە شێوەیەکی جوان بە چاپی بگەینەوانێ و بڵاوی بکەینەوانێ توێژەرەکانمان لە بوارەکانی خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا و هەروەها توێژەرەکان کە لە مێژووە ئەنووسن بتوان حەقی تەواوی بۆ بگێڕنەوانێ. ئێمە دەربارەی دەستنووسەکانی میلەتەکەمان ئەتوانین بڵێن زۆر شوێن هەیە دەستنووسی میلەتی ئێمەی لێ یەک لەوانە ئێرانە کە لە ڕاستیە و هەروە تورکیا زۆر شوێنی ترمان هەیە لە میسر لەبەر ئەوە ئەتوانین بڵین ئێمە لەم بوارە هەوڵشمانناوە و کاری زۆریشمان کردووە تەنانەت پارساڵ پانێڵمان لەم بوارانە پێشکەش کردووە ئەوە بە میوانداری کەسایەتی شارەزا و پسپۆر لەم بوارانە لە ئێرانەوانێ میوانداریمان کرد هاتوون لێرە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی و لە تورکیاوە هاتوون لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بابەتیان بۆ باس کردوون پێیان وتوین کە چیان لا هەیە و چیان لا نییە بۆی بتوانین ئێمە لێرە کۆی بکەینەوانێ و ئاشنای بکەینەوانێ بە خوێنەرەکانمان و بە توێژەرەکانمان. ئێمە وەکو زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە هەر شوێنێک هەر لە ناوەوەی هەرێم و لە عێراق و هەروەها لە وڵاتانی دراوسێ لە هەر شوێنی تر هەبێ ئێمە وەکو زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئەم کارەمان خۆ سەرشانی خۆمان بەدەمیەوە ئەچین و ئیشی لەسەرەکەین و مەبەستیشە دانانی ئەم یەکەی دەستنووس و سامانی کولتوری هەر ئەوە مەبەستەکەیەتی کە بتوانین ئەم مێژۆ زیندووکەینەوانێ. دەستپێکە سوپاسیا زانکۆی گەشەپێدانی حرەکە بزاف بۆ ئەڕەوت بۆ یەکەی کوردی وەکو هەموو پانێلیستێک و هەموو بەڕێوەبەری یەکی دەستنووس سامانی کولتوری زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەشدار بووم بۆ بابەتێک لەژێر تایتڵی سەلاحەددینی ئەیوبی مێژوونووسی و بەرنامەی مێژووی زاویەی بینینی من بریتی بوو لەوەی کە ئێمە ئەتوانین لە سەلاحەددین وەکو دەزمایەیەکی گەورەی کللتوری و سیاسی و سەربازی کورد سوودی لێوەرگرین وەکو لەناو ڕابردوویەکە کە ئەتوانین بە بیرلێکردنەوە جۆرێک تر سێری بکەینەوە. بابەتەکەی من کۆڵکاریەک بوو لە ڕۆژنامە و گۆڤار و لە دوانی سیاسەکانی سە ساڵی ڕابردووە کە چۆن سەیری سەلاحەددینی ئەیوبیان کردووە هەر لە ساڵی 1970 هێنام کە تایە سەلاحەددین زۆر جارێک وەکو ئەوەی کە هەڕەشە لەسەر کورد بووە وەکو قەڵغانێکی کللتوری و بەرگری سەیری کراوە لە هەندێک شوێنە وەکو شانازی و شوناس و نەتەوە سەیر کراوە لە هەندێک شوێنە وەکو ململانەی کورد و تورک سەیر کراوە لە هەندێک شوێنە وەکو خۆپارێزی و شانازیکردن بە کوردەوە لە هەندێک شوێنیشە ڕخنەی لێگیراوە کە کاری بۆ کورد نەکردو من لێرە پێچەوانەی ئەو دۆزە بیر بکرێتەوە کە سەلاحەددین و سرجەم ئەو سەکردانی تری تورک و عەرەب و فارس دەستگای ناوەڕاستە کاریان نەکراوە پەیوەندی بەوە هەیە کە میلەتەکە خۆی چۆن بیری لێکاتەوە مێژوونووسەکان خۆیان چۆن بیری لێکەنەوە بۆیە بیرکردنەوەی ئێمە لە سەلاحەددینی ئەیوبی ئەتوانێت هاوکارمان بێت جۆرێکی تر سەیری سەلاحەددین بکەینەوە کە تایە وەکو چۆن لە ڕۆژنامەی کوردستانی مەقدام حەدر پاشایە وەکو چۆن لە ئومێدی ئیستیقلالە وەکو چۆن لە دیاری کوردستانە وەکو چۆن لە تەرجمانی حەقیقەتە بەشێکی دانەبڕا و بەهێزی مێژووی سیاسی و کللتوری کورد بووە ئەکرێ بۆ داهاتوش ئەوە سەیری بکەینەوە بۆیە ئەم دیدارە گرنگەکەی لەوایە کە ئێمە وەکو سەرەتایەک بێ بۆ بیرکردنەوەیەکی ئایندەیی و ئێستایی لە سەلاحەددینی ئەیوبی وەکو چۆن فارسەکان سوودیان لێوەرگرت و تورکەکان سوودیان لە سەرکردەکانی خۆیان وەرگرتووە ئێمەش چۆن لەو ڕابردوو مێژووی گوتارێکی نوێ هاوچەر خێ دروستکەین کە تایە خزمەتی کوردبوون بکە لە بۆتەی شارستانەتی مرۆڤایەتیە. نەسەبی سەلاحەددین زۆر ڕوونا یعنی لەبەرەوەی کە مێژوونووسی خۆی هەبووە مێژوونووسی پێچەوانەی هەبووە ئەوروپیەکان لەسەر نووسیوە لەوچێت تاکە سەرکردە بێ ئێستەکەی ناوەڕاستە هێندەی لەسەر نووسرا بێت بەڵام ئێمە خۆمان کە تەمەڵی ناچین بەلایە هەڵی نایەنەوە ئەو میراتە گەورەیە و پەیوەندی بە ئێمەوە هەیە نەخراوەتە ناو پرۆگرامی خوێندنەوە لە کۆنفرانسێکمان لەسەر نەکردو تا ئێستا بۆیە ئەو پەیوەندی بەوە هەیە پێچەوانەوە سەلاحەددین هەم نەسەبەکەی بە کوردی ڕوونە و ئینکاری نەکراوە هەم عەرەبەکان نووسیوانەتەوە هەم تورکەکان و هەم ئەوروپیەکانیش هەم کوردەکان خۆشیان کتێب لە نزیک لە سەردەمی خۆی دەرچووە بە ناوی دەولەت الئەکراد کە خەزرەجی نووسیوتی لەبارەی سەلاحەددینەوە 150 ساڵ 200 ساڵ دوای سەلاحەددین نووسراوەتەوە کە زۆر بەڕوونی باسی کوردبوون و هەر ناوی دەوڵەتی کوردانە کە تایە باس کراوە بۆیە لەبەرەوە خزمەتەکانی سەلاحەددین زۆر ڕوون زۆریش نووسراوەتەوە بەڵام کە کاتێ خوێنەواری کورد لەم 50 ساڵی ڕابردووە پشتەکاتە کۆی میراتی خۆی سەردەگای ناوەڕاست و بەتایبەت پشتەکات سەلاحەددین و وەکو کەسێک سەیرێکا کە خزمەتی عەرەبی کردبێت بۆیە خۆی بەلا ڕێیاچوو ئەسڵی زاوی بیرکردنەوەکەی بەرەو ئەو شوێن لەچوو ئێستا 10,000 کەس وجدان بێ زۆر يعني من هەژارێک